إلهي داوات لي أكين هرچی گناه کردو من لعمر من أخوة لمن خوش به إلهي گناه بأشكرا كردو من عفو منك گناه بپنهان كردو من عفو منك گناه نمن زاني كرد من عفو منك گناه الزاني من وزيادة الرأي ما كل حقي تو يا أخوة عفو منك خوای لد أبارينا ولد ألالينا وبرحمته بزي خود هلو كم وكرك همانا لما يداني خوانا سي أخوة بمن بخش يا رب العالمين يا ربي خويا داوي عفو اللي أكين لك مكرنا ونيوجكان من لك مكري الرجوكان من لك مكري الشوزين دايما داوي لبردن اللي أكين يا أكرم الأكرمين بمن بخش يا إلهي يا أرحم الراحمين يا ربي خويا جان هرچی شتێ پێویستمانە بۆ ئەم ژیانە پێمان عەتاکە حەسەنەی دنیا و ئاخرەتمان پێ عەتاکە چاکەکانی ئێرە و ئەولامان پێ عەتاکە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بەزەیی خۆت و بە کەڕەمی خۆت ئێمە کەڕ و کوێر و کاس نازانین چی بۆ ئێمە باشە چی خەیری دین و دنیامانی تێیە خوای ئەوە بێنە ڕێمان ئەومان توشکە بەوە بەرزمان کەرەوە لای خۆت یا رب العالمین ئیلاهی دڵێکی زۆر ئاراممان بدەرێ دڵێکی زۆر ڕازیمان بدەرێ دڵێکمان بدەرێ بە هەموو شتێکی تۆ ڕازی بێ خوای گیان ئێمە ئەزانین کەم و کوڕیمان زۆرە زۆر نعمەت هەیە ئێمە لێی بێ بەشین بەخوا پەروەردگارە بەکارەکانی تۆ هەمووی ڕازین دیارە هەیەمە هەر ئەوەندە هەڵ ئەگرین دەی ئیلاهی داوات لێ ئەەکەین بە گەورەی و ڕەحمەتی خۆ بە ڕێزوانی خۆت هەرچی باشە بۆ دین و دنیا پێمان عەتاکە یا رب العالمین ئیلاهی لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی باو و باپیرمان ببوورە لە گوناهی خوشک و براکانمان ببوورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە لە گوناهی هاوڵ و خۆشەویستانمان ببوورە پەروەردگارە لە گوناهی مامۆسا و قوتابیەکانمان ببوورە ئیلاهی لە گوناهی خێزان و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببوورە ئیلاهی هەر کەس پیاوەتێکی لەگەڵمانە کردووە یا ئیلاهی لە گوناهەکانی ببوورە ئیلاهی لە هەموو ژیانمانە هەر کەسێک ئەحسان و چاکەیەکی لەگەڵمانە کردووە خوای لە گوناهیان ببوورە ئەوەی کە بیرمانە ئەوەی کە لە بیرمان کردووە خوای لە گوناهی هەمویان ببوورە خوای لە گوناهی مردووەکانمان ببوورە یا رب العالمین تایبەت ئەو مردوانەی بێکەسن و خزم و کەسوکاریان هەر هەموو لە یادیان کردوین بەخوا خوای ئێمە لە یادیان ناکەین تو گەورەی خۆت بە حورمەتی ئەم شەو مبارەکانە ئارامی بەسەر گۆڕەکانیانە ببارێنە و عەفویان کە یا رب العالمین پەروەردگارە لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببوورە ئیلاهی داوات لێ ئەکەین لە هەر کات و شوێنێکا بوون هەر زمانێکیان هەبوو هەر ڕەنگێکیان هەبوو تو گەورەی خۆت خوایە ڕەحمەتی خۆت بەسەر ئەم ئومەتا ببارێنەوە لە هەمومان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین لەم شەوە مبارەکە سڵاوی دڵ و ڕۆحی ئێمە بگەێنەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە سەڵەواتی خۆت بە دیداری ئەببارێنە پەروەردگارە بە ئەندازی دەنگی هەنارەکانی هەڵەبجە سەڵەوات بۆ دیداری ئەنێرین و پێ بگەێنە بە ئەندازی نمەی بارانی باریوی ئەمساڵ سەڵەوات بۆ ڕۆحی ئەنێرین و پێ بگەێنە ئیلاهی بە ئومەتی ئەو قەبوڵمان کە بە شوێن کەوتەی ئەو وەرمانگرە لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بە بەزەیی خۆت و بە کەڕەمی خۆت بە حزوری ئەو خۆشەویستەمان بگەێنە لە بەهەشتا لە حزوری ئەوە کۆمان کەرەوە ئیلاهی سەڵات و سەلام بۆ هەموو پێغەمبەران ئەنێرین بەبێ جیاوازی یا ئیلاهی سەڵات و سەلامی ئێمەیان پێ بگەێنە ئیلاهی سەلامی دڵی ئێمە بە هەموو پێغەمبەران بگەێنە یەک ناومان لە خزمەتیان ئەبێنە ئیلاهی ڕزوانی خۆت بەسەر ئەصحابی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ببارێنە هیچ جیاوازیە لە نێوان هیچ کامێکیانە ناکەین و هەمویان زۆر مقدسن لە لامان یا ئیلاهی ڕزوانی خۆت و ڕەحمەتی خۆت بەسەریانە ببارێنە پەروەردگارە ڕەحمەتی خۆت بەسەر هەموو ئەولیا و عولەمای ئەم ئومەتا ببارێنە هەموو ئەوانەی خزمەتێکی ئەم پەیامە شیرینەیان کردووە یا ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەریانە ببارێنە پەروەردگارە وا لەم شەوەی قەدرە ئێمە لە شوێنێکی زۆر ئارامە عەبدایەتی تۆ ئەکەین براکانمان یا ئیلاهی لە غەزە لە زەحمەتێکی زۆر گەورە و لە ناڕەحەتێکی زۆر گەوران ئێمەش بێدەست و بێزمان یا ئیلاهی نینۆ کراوین یا ئەکرەم الئەکرەمین بەخوا دەواازەیەک شک نابێن ئەگەر نابۆیان ئەڕۆشتین یا ئیلاهی تەنها و تەنها هاوارێکمان هەیە بۆ لای تۆ تو گەورەی خۆت خوایە ڕەحمەتی خۆت بەسەریانە ببارێن لەناو ئەم ئاگر و ئاسنا خوایە ڕزگاریان کە یا ربی خوایە سەری یەهود و نەسارا شۆڕکە یا ربی خوایە زیلەتیان پێ بدە
يا ربي خوايا هر فێڵ و تەڵەکەیان هەیە لە مسلمانان لە ملی خۆیانی بگەوزێنە یا رب العالمین. بەخوا پەروەردگارە خۆت ئەزانی شەرم ئەکەین کە پۆشاک ئەپۆشین و ئەوان پۆشاکیان نییە، شەرم ئەکەین لەسەر سفرەیەکی تێردا ئەنیشین و ئەوان بێ سفرە و خوان. پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت ڕەحمەتی خۆت بەسەریانە ببارێنە. خۆی ڕەحمەت بەسەر مسلمانانی سوودانە ببارێنە. خۆی داوات لێ ئەکەین ڕەحمەت بەسەر مسلمانانی ئەفریقیا ببارێنە. ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەر مسلمانانی هندستان و سینە ببارێنە. ئیلاهی سجنەکان پڕبوون لە ئیمانداران، تو گەورەی خۆت خۆی بەها نامانەوە وەرە. بەخوا پەروەردگارە ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بێکەسە، زۆر بێنازە. إلهي داوات لي أكين بقوري خوت وبرحمتي خوت وبزي خوت وبكرمي خوت، رحمتي خوت بسر ما ناببارينا، كرمي خوت بسر ما ناببارينا، نصرت من بعطاك، دروس من كرو، بهيز من كرو، خزمتي دينك يا رب العالمين. إلهي عدالتي جيهان بمسلمانان ببخشروا يا رب العالمين. إلهي لت أبارينا ولت ألالينا بخوا أزاني النيوجكان من بربو لخيالات وبيكلق بخوا أزان الرجل كمان كرتشو كالو صدقة وزكاة من كرتشو كالو بلان پروردگار أزانين كتو كريمي كزردنا كيتو تو قوري خود إمج رد مكر ويا رب العالمين أمشوهانا من بولايتو هنا ورد من مكر ويا رب العالمين قبول من بدر يا أكرم الأكرمين ضل من خوشك بخوا ناسي يا أكرم الأكرمين. إلهي داوال لي أكيد ضل من وابستي خوتك ما اندر دسي خومان ما اندر دسي نفس من ما اندر دسي شياطين انس وجن تو خود سفرشتي مانك ودروس مانك بو خدمتي دينك يا اكرم الاكرمين. الهي ضلك من بدريك هميشه اقاي لتوبه روحك من بدريك هميشه للقايته يا ابي. الهي داوال لي اكين دنيا كان من زندو كروا طاعتك كان من زندو كروا بيوندي من لقى الخوتا بهيسك يا اكرم الاكرمين. الهي ئەگەر چی ئەم دوعانەمان کەڵکی ئەوەی نەبوو بۆ لای تۆی بەرزکەینەوە پەروەردگارە ڕیسپیمان لەگەڵایە بە ڕیشی مبارەکی ئەوان یا ئیلاهی پێغەمبەریان صلی الله عليه وسلم وعدیاوە کە موویەکی سپی دەست بەرز کاتەوە دەستی ناگەڕێتەوە. ئیلاهی هاوار بۆ لای تۆ ئەهێنین دەستی ئەم ڕیسپیانە ڕەت مەکەرەوە یا ئیلاهی دوعاکانمان قبوڵکە. پەروەردگارە گەنجی تەوبەکارمان لەگەڵایە و خۆشەویستی خۆتن یا ئیلاهی بە تەوبەی ئەو تەوبەکارانە هاوار بۆ لای تۆ ئەهێنین. إلهي بروحي جواني أوان هاوار ولا يتو برزكينوا دعاء كان من جرابك. إلهي منالي بيقناه من لقلايا پروردگارا بيقناهي أوان هاوار لتو أكين وتقل درقاي تو أدين دعاء كان من ورقر يا أكرم الأكرمين. يا ربي خوايا داوات لي أكين بقوري خود أو من قرفتك بوشار سرك. إلهي أو من بحال ومال مال دارك أو من بمنالي في عطاك أو من بمنالي صالحك أو من كم رزق حلالي زيادك أو من يا إلهي نخوش شفاء وبنيرة أو من قرزار قلي سرشاني سوك يا إلهي لهمو نخوش كان شفاء من بدا نخوشيك بيمان زاني ويا بيمان نزاني وپروردگارا تو شفاء من وبنيرة يا رب العالمين. إلهي داوال لي أكين برحمتي خوت وبزي خوت رحمتو بزي خود بسر معنا ببارنا تو قوري خود ضلمان آرامك تو قوري خود مالكان من آرامك تو قوري خود ولاتوني خود أمتي بيغمر صلى الله عليه وسلم آرامك. إلهي داوال لي أكين برحمتو بزي خوت وبكرمي خوت يا أكرم الأكرمين. خوايا آرامي بسر معنا ببارنا تو قوري خود لسر مرق معنا آرامي بسر معنا ببارنا. إلهي شاكترين كاتكاني جيان من بكرة أو كاتاني كبلقايت وشاد بينه. إلهي بسري برزو بمان مرين إلهي بسري برزو بمان مرين. پروردگارا داوات لي أكين لم دنيا درمان مكة بشاية مانا ونبي لم دنيا درمان مكة بذكرى ونبي لم دنيا درمان مكة بحسن ظن وبرامر بتو نبي. يا إلهي داوات لي أكين بنابي جواند وصفتي برزة باسم عظمت. پروردگارا رحمة وكرمي خود بكرمي خوت وببخشن دي خود بسر ما ناداء ببارن. إلهي لو كاتي زندو أبي نوروت والرجال تو قوري خود آرابي بسر ما ناببارن. لو أنا من قبولك يا إلهي لجس سيبري عرشي تويان بخوا أقر إما الشايان نبين خوايا تو خوايا كي شايان وبرحمي برحمتي خود يا إلهي دعوات لي أكين
لەژێر سێبەری عەرشی خۆتە جەممان کە و کۆمان کەرەوە حەشرمان کە پەروەردگارە ئەگەر هیچ چاکەیەکمان نەبێ ئێمە ئومەتەکەی پێغەمبەرین صلی الله عليه وسلم پەروەردگارە لە هەموو زەمنێکە ئیمانداران بە ڕەحمەتی خۆت نەسرەتت پێ عەتا کردوون خوای ئێمە لە زەمەنی خۆمانە غەیری زیلەتی موسڵمانان هیچمان نەبینیوە یا ئەکرەم الئەکرەمین ڕەحمەتمان بۆ بنێرە بەزەییمان بۆ بنێرە دروستمان کەرەوە پەروەردگارە لێت ئەپاڕێنەوە بە گەورەی خۆت لە ساحەی مەحشەرە لە ئارامەکان لە ڕیزی ئارامەکان دامان بنێ یا ئەکرەم الئەکرەمین بە ئارامی بە خزمەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بگەیەنە بە ئارامی لەگەڵ ئەو عەزیزە لە ساحەی مەحشەرە کۆمان کەرە پەروەردگارە ڕەحمەت و بەزەیی خۆت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە بە ڕەحمەتی خۆت لە بەهەشتەکەی خۆتە کۆمان کەرەوە ئیلاهی چۆن لە دنیا سەترت کردین عیبەکانش هەردینەوە خۆی داوا لێکن لە قیامەتە بمان بورە بمان بەخشە لەناو خەلائیقا فەزەحمان مەکە بەخوا پەروەردگارە ئێمە شایانی عەبدایەتی تۆ نەبووین زۆر هەڵەکار بووین بەڵام ئەزانین کە تۆ زۆر بەڕەحمی تۆ ڕەحمانی تۆ ڕەحیمی تۆ ڕەئوفی تۆ کەریمی یا ئیلاهی بە کەڕەمت داوات لێ ئەکەین بە ڕەحمەتت داوات لێ ئەکەین دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە قبولمان بدەرێ یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە تو خۆت ئەزانی ئێمە لە کەلیماتی ئەم پیاوە گەورانە تێر نابین تەنها لەبەر ئەوە لە خزمەتیانە ئەبین نەشتەرگەری دەرونی خراپی ئێمە بکرێ دەی ئیلاهی بە گەورەی خۆت و بە ڕەحمەتی خۆت قبوڵێکی زۆر گەورەمان بدەرێ یا ڕەب العالەمین بەزەیەکی زۆر گەورە بەسەرمانە ببارێنە بەخوا پەروەردگارە ئەم میلەتی کوردە ناڕەحەتی زۆری بینیوە زەحمەتی زۆری بینیوە پەروەردگارە مەمان خەرە ناو میقنەت و نیقمەت و زەحمەتەوە یا ڕەب العالەمین نیعمەتەکانمان لێ مەگرەوە بەهۆی خراپەکارانمانەوە یا ڕەب العالەمین إلهي بمظلوميتي أم أمتها وارد لي أكين درجاي خير من لي بكروا دروي خير لم ملة بكروا إلهي داود لي أكين أصلح ترين وشاك ترين بكرة جور وقيادة من يا إلهي داود لي أكين خواناسان لم ملتي أما مبرة عادلة كان لم ملتي أما مبرة درجا كان خير بسر معنا كروا يا رب العالمين درجاي رزقي خوت إلهي رزق للزويانية تو جوري خود رزق من مدردسي إنسان كان رزق من للاي خوته وبنيره بركتي آسمان بسر معنا بكروا يا أكرم الأكرمين بخوا پەروەردگارە ئەزانین ئێمە زۆر ناشیاوین بەڵام تۆ زۆر شیاوی و تۆ زۆر بەڕەحمی دەی بەڕەحمەتی خۆت ئەم دوعانەمان لێ قبوڵکە یا رب العالمین خوای ئەم دوعانەمان لێ وەرگرە یا ئەکرەم الأکرەمین خوای ئەم دوعانەمان لێ قبوڵکە یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوای گەورە لە گوناهی منیش و ئەوش بورێ خوا لەمان قبوڵکە